بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکتان باش. خۆشحاڵم لاڵخەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ عوسمان محەممەدی، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی بەرنامەکە هاوڕێ و بینەرمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک عوسمان گیان بەخێر بێ، زۆر سپاس لەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کردەوە. زۆر سپاس کاکەریم گیان، منیش خۆشحاڵم لەوەی کە لەگەڵتان پەیوەندیم کردەوە. سڵاو و ڕێزم هەیە بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. سپاس بۆ بەڕێزشتان. دەبۆی کە بچینە ناو قسە و باسەکانمانەوە، سەرەتا پێم خۆشە بەڕواڵی هەموو بەرنامەکان کاک عوسمان بیۆگرافیەکی کورتی خۆی لە سەرەتای ژیانیەوە باس بکات تا بەر لەوەی کە تێکەڵ بە مەسەفایلی سیاسی دەبێت. کاکەریم، من لە ئاوای قوڵقوڵا کە دەکەوێتە تقریبان نزیک شاری بۆکان، زۆری شەوەندە نزیک نییە، لەوێ لە دایک بووم. خوێندنی سەرەتایم تەواو کرد تقریبان لە دەورانی ڕاهنماییدا بوو کە ئینقلاب کرا، کە دەکەوێتە ساڵی 57. ئەو وەختا ئێمە ئیتر نەمانتوانی دامێ تەحسیل بدەین. دوایە هەر لە دەورانی یعنی کار و ژیانی ئێمە هەروەک خەڵکی دێهات معمولەن کاری کەشاوەرزی و شتیاوە بوو. دیارە ئەو دەوران کە ئینقلاب کرا، من ینی لەباری سن و ساڵەوە زۆر هین نەبووم، کارێکی وا سەیر و عەجایب نەدەکرد، زۆرترە لە ماڵێ بووم و خەریکی دەرسخێن و سوزانە و شتانە بووم. دوایە کە ئینقلاب کرا، دوای ئینقلاب تقریبان ینی بەهۆی ئەوەی کە وەبیرم دێ ئەوەڵین جار ئێمە لە مەدرسە بووین کا مەحموودی کەیوان کە یەکێک لە بەرحاڵ کادرەکانی کۆمەڵە بوو، دەمەهار لە مەدرسە قسە و باسێکی بۆ کردین و بیرم دێ قسە و باسەکەی لەسەر تەبەقەبەندی بوو. یعنی شتێک هەبوو لە نێو هیندا کە پێیان دەکوت تەبەقەبەندی، ئەوەی کە هەر شتێک دەبێت لە تەبەقەی خۆی لە جگای خۆی دابندێەوەوانە و بەرحاڵ کاک مەحموود لێەوە دەست پێ کرد و کاک مەحموود بۆ و هەدەفەش زۆرتر لە نەقدی بەئێستا ئاغا و ئەوەی کە ئاغا چەندە زوڵمیان لە خەڵک کردووە و خەڵک چەندە خەول لەژێر سیستەمی ئاغادا بوون و لەژێر سیستەمی بەرحاڵ ڕژیمی شادا بوون، لەوە دەست پێ کرد و هەرەوە بووە هۆی ئەوەی کە زەمینەی ینی خۆشکردنی ئەوە بێت کە من ببمە هەواداری کۆمەڵا. دیارە من تەبعاً پێشتری شەر ینی دیارە ڕیشەی هەبوو، ڕیشەکەشیەوە بوو ئێمە لە دێ لەباری ینی مۆخەیەتی ئیجتیماعیەوە ڕەشاییان پێدەکتین، زەمینمان نەبوو. بڕێگاوە من ئەنی کارهایە کە دەم کرد زۆرتر جۆرکم دەلەوەڕان هاوینان معمولەن. ڕۆژێک بەبیرم دێت چکۆلە بووم لە قەراق گەرمی ئاغاکە خەریب و جۆرکم دەلەوەڕان، ئاغاکە هاتە خوارێ بدینەوەی کە هینە من منداڵێک بووم، زلەیەکی لەدام خستمی کتێ و جۆرکان نابێت لەوەڕێنی. هەرەوە لە دڵمدا بوو بۆ گرەیە کە زەمینەی ئەوە بە خەول فراهەم بێ کە ینی ئەگەر کەسێک بێت ئێستا دژی ئاغایە دژی مەسەن زوم و زۆر قسە بکە، زۆر زوو بتوانم جەزبی ئێستا هەشتە بم. فەرموو کاکەریم. ئەو شتێک کە باست کرد لە سەرەتاوە نیشان دەدا کە کاک عوسمان دوای ڕاپەڕین و کاتێک مەسایلی سیاسی و جەراناتی سیاسی دێنە گۆڕەپانی سیاسی کوردستانەوە بەو پێشینەی ژیانەی کە باسی دەکات، جۆرێک هەست بە جیاوازی چینایەتی، جیاوازی تەبەقاتی و ستەم لە خۆی و لە ئەمسال و هاوچارە نووسەرەکانی خۆی دەکرێت. ئەوە دەتوانێت پێشزەمینە بێ بۆ ئەوەی کە دواتر خەت و ڕێبازی سیاسی خۆی ئینتخاب بکات. لەو کاتەدا جریاناتی مختلف لە ساحەی سیاسی کوردستاندا چالاکی دەکەن و لەوانەش کۆمەڵا بەنسبەت هەمویان وابزانم مێژووی خەباتی زۆر کورت ماوەترە، چون تەنیا دوای ڕاپەڕین خۆی ئالین لێ دەکاوە. بەشی ئەو ساڵانەی کە بەنهێنی کاری نهێنی دەکرد زۆر ناسراو نەبوون مەگەر چێرەکانی ئەویش زۆر بەکەمی.
بۆیە پێم خۆشە بزانم کاک عوسمان کۆمەڵەی لەگەڵ جێرانەکانی دیکە بە چ جیاوازی و تایبەتمەندیەکەوە انتخاب کردووە وەکو هەواداری ئەو جریانە خۆی ببینێتەوە. ئەرز بێت بینی من لە بیرم چوو باسیەوە کە من هەر لە دەورانێک کە زمانی شا لە مەدرسە بووین معلیممان هەبوو، معلیمەکانمان خەڵکی شیراز بوون. ئەو یەکێک لە معلیمەکانمان ئەو دەوران کتێبی ماهی سیایی کوچلو بەرحاڵ بۆیە نای لە مەدرسە یعنی دەمان خوێندەوە بۆ بیرم دێ هەرە معلیمە جارێک ئێمە چوبینە شخصێک هەبوو پیان دەکرد کلیس بابا بەرحاڵ لەو شخصا ئێمە بەهار بوو دەماویست ئاور بکەینەوە هەموو شاگردەکان دەوری معلیمەکە خەر بووبووینەوە دارمان دەست نەدەکەوت بەرحاڵ دوایە کە معلیمەکە کوتیداری ئەو شخصە بێنن ئێمە شەمووی دایک و باوکومانەمان پێیان کتبووین ئەگەر دەست لەو دارانە دەن چۆر دەبن یا کەڕ دەبن یا شتێکتان لێ دێتوانە بەرحاڵ دارەکانمان هێنا و هیچ مشکلەیەکیش نەبوو بەیانی هەموو پێمەوە بوو معلیمەکە یا چۆر دەبێ یا کەڕ بووە دیتمان هیچ نییە هەرەو دەما ینی من بۆ خۆم ئەنی ئەو سوال لە فکرمدا بەوجود ها دیارە ئەو شتێککە بێمەیان کتۆ شتێکی وا نەبووە و هەرەوە بۆ هۆی ئەوەی کە ئیتر وەبیرم دێەوە دەمی زۆر شکۆلە بووین دایک و باوک مەسە معمولەن باوت هەموو منداڵ دەچوونە مزگەوتێ نوێش بکەن ئێمەش دەچوین بەڵامتی لەو دەمێ بۆلاوە هەرچەند براکانی دیکەم دەچوون من نەچوم من دەدەچوم بۆ مزگەوتی نوێش بکەم یعنی ئیتر وردە وردە لەباری مەسەبیەوە تقریبەن ئەو خرافاتەی کە بە نێوی مەسەب مەسەن لە ذهنی هەر منداڵێکی دێهاتێکی وەک من مەسەرەن گینیان کردبوو وردە وردە مورد یانی ناڵم بە 100% لە ئیبرام بەڵام موردی سوعارێکی زۆر بۆ من قەراری گرتووانە هەرەوە بۆ خۆی زمینەیەکی زۆر باش بوو بۆی کە گەر بە مەحزیەوەی بە قەولستافێکی دیکە کە کاک مەحموود هارە و مەسەلەی کۆمەڵەوە ئەو شتانی هین کرد تر زۆر زوو من جەزبی کۆمەڵە بووم مە هەرەوەی کە هەروەک فەرمووشە دیارە مەسەلەی چینایەتی بۆ خۆی زۆر زۆر شتێکی مهم بوو بۆی کە ینی زەمینەی ئەوە لە مندا فراهەم بێ کە بتوانم شت بکەم فەرموو باشە ئەو کاتانەی کە دەبیە لایەنگری کۆمەڵە فەرموو یارە ساڵی 57 بەڕێستان ساڵی 62 دەبنە پێشمەرگە ڕستمان بەڕێزی پێشمەرگایەتی پەیوەست دەبن درستە بەڵام لەو فاصلەدا لایەنگری و هاوکاری تۆ لەگەڵ کۆمەڵەدا چۆنە لە چوارچێوەیەکدا خۆی دەبینێتەوە ئایا ڕستمان هەرک و کارت پێ دەستپێدرێ یا ئەوەی کە بۆ خۆت لە رابطە لەگەڵ جریانی کۆمەڵدا تەرویج و تەبلیغ دەکەیت بۆ سیاسەتەکانی بۆ بەرنامەکانی ڕسمن لەلایەن تشکیلاتی کۆمەڵە کاودەمی لەلایەن ناوچەی سەقزەوە ئێمە لە ژێرینی ئەواندا بووین ڕسممە لەلایەن تشکیلاتی کۆمەڵەوە کەودەمی پیان دەکرد کمیتەی باخش ینی ارتباتی مداوممان هەبوو جەلساتی تشکیلاتیمان هەبوو وەزیفەی تشکیلاتیان پێدەسپارین ئێمەش بەرحاڵە وەزیفانەمان بەڕێوە دەبێت یەکێ لە وەزیفانەوە بوو ئێمە هەر لەو دیاتە ینی دیارە هەم لە خوڵقڵە و لە ئیسکی بەغدا و ئەو دیاتی خڵاماڵیش یەک حوزەمان هەبوو نادەم ئێستا پیا ئەو دەمی پیانەکە حوزەیەچیان کرد بەڵام بەرحاڵ تەشەکولێکمان هەبوو کە ینی ئەوە شت دەبوو ئەو بۆ لەو تەریقەوە فعالەتی تشکیلاتیمان دەکەم من ڕسممە هەواداری تشکیلاتی کۆمەڵە بوو و هەرەوەش من هەرو دەوران کە هەواداری تشکیلاتی بووم پێشەوەی کە ببم بە پێشمەرگەی کۆمەڵە تەوسیەی بەرەندامی من لەلایەن کمیتی بەخشی ناوچەی سەقزەوە من هین بوو شت بوو دواتر چۆن دەبێت دەبی بە پێشمەرگەوە دەچێت بەشی تشکیلاتی ئەلەنی چ زەرورەتێک ئیجاد دەکا ئایا لەباری ئەمنیەتەوە دەناسرێ یا ئەوەی کە بۆ خۆت تەبایلت هەیە بۆی لە بەشی ئەلەنی دەفعل من ینی وەختێک کە دەوڵەتی جمهوری ئیسلامی دوای ساڵی 60 کە بۆکان گیراوە دیارە و منتەخەی ئێمە هێنی تقریبەن تاوەکو ساڵی 61-62 جمهوری ئیسلامی نەیتوانی دەستبەسی بۆ منتەخەی پەیداکە تقریبەن ئەواری 62 بوو جمهوری ئیسلامی تر وردەوردا هێرشی دەکرد بوو منتەخەی ئێمەش مەسەلەن بڵێن لەو تورجانوانە کە گیراوە دیارە لە قاقڵاوانش پێمە پایگای لێبوو دوایە یەک دوو جاری شەراوە نەک بە شێوەیەکی زۆر وەسی بەڵام حملەی بۆ لایدەیەکە ئێمەش کرد من دەمزانی چون کەسانی کە من فعالیتم لەگەڵ دەکردن
ئەو دەمی هەواداری کۆمەڵە بوو ئەو دەوران یەک دوو نەفەریان لە بۆکان کە چوو بوون بۆ خوێندن هەر لەگەڵ من هاوکلاسی بوون جیران ینی کەوتنە زیندانیەکەی لەوانە خادی مستفانژار بوو کەوی شەواداری کۆمەڵە بوو بەرحاڵ جیرا لە زیندان کەوت منیش دەمزانی ئەگەر 100% جمهوری ئیسلامی بێتە ئەو منتەقەیەمە حتممە منیش دەگیرێ ئەوانە من لەسەر ینی داوام لە تشکیلاتی کمیتێ بەخش کردم من ئەمنیەتی من لێرە ناتوانم هێن بم ئەوان هەرچەند پیان خۆش من بمێنمەوە فعالێت کەموانە بەڵام تۆزیحاتێک مۆدان ئەوانم قانە کرد کە کوتیان باشە دەتوانین بێ پێشمەرگەت چوم لە سێران دەربوومە پێشمەرگەی کۆمەڵە وەک کاتێک کە دەبی بە پێشمەرگەی کۆمەڵە پێم خۆشە لە سەرەتای بیون بە پێشمەرگێتەوە و تەعامل لەگەڵ کۆمەلگا لەگەڵ جەماوەری خەڵک و بەعکسەوە تەعاملی خەڵک لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە چۆن بوو ینی ئەوە ئەگەر لە ڕوانگەی خۆتەوە تەوسیفێ بکەی ئەو پەیوەندە چەندە چڕوپڕ و واقعی بوو چەندە کۆمەڵە وەک بەشێک لە کۆمەلگا دەبیندرا و کۆمەلگاش وەک بەشێک لە کۆمەڵە بەڵێ دیارە کۆمەڵە ینی هەر لە هەوڵی بەوجود هاتنیەوە هەر لە ئەلامی ینی ئەلامی فعالیەتی ئالێنی خۆی دیار لە نێو کۆمەلگا دەتوانی جێگا و پێگەیەکی خۆی بکاتەوە و دیارە لە منتقەی ئەمەش ینی دیارە هەر مناتخێک هەروەک جنابیشت حتما دەزانی فەرقی هەبوو لە مناتخەی ئەمەش تا ڕادەیەکی زۆر توانی وی خەڵکایەک لە دەوری خۆی خڕکاتەوە و دیارە هەر باتەوەجب بوو باتەوەجب بۆ مۆزوجیری هایە کە کۆمەڵە لەسەر ینی مۆزعی ئیجتیماعی دەیکرد ئەوە بوو هۆی ئەوەی کە زۆر خەڵک بەرحاڵ سەرنجی خۆیان بۆ لای کۆمەڵە ڕابکێشن وە کۆمەڵە بکات بە جریانێکی ئیجتیماعی مەسەن بۆ نمونە من بۆ خۆم لە ماڵی خۆمان تقریبا هەموو خانەوادەکەم هەواداری حیزبی دموکرات بوون بەڵام من بە خاتری ئەوەی کە هەمیشە دایم دلیلم ئەوەی کە دەمکوت دەبێت ببمە پێشمەرگەی کۆمەڵە بە خاتریەوەی کۆمەڵە حزبی فەقیر و هەژارەوە منیش سەر بۆ چینەمە و بۆیش دەبێت من ببمە پێشمەرگەی کۆمەڵەوە شتانە و دیارە هەر بە پێی ئەو مۆزیگیری و بە پێی دەخاڵەتهای زۆر ئینقلابی و رادیکاڵی کۆمەڵەکە ئەو دەمی دەیکرد لە مۆزیگیرێکی کاملەن تەبەخاتیەوە دیارە جێگا و پێگەیەکی زۆر تایبەتی لە نێو کۆمەلگادا کردبووە بەرحاڵ منیش وەختێ بوومە پێشمەرگەی کۆمەڵە و دیارە زۆرتر هەر لەو جاهەتەدا لەو خەتەدەی کە کۆمەڵە خەریب و فعالیتەکە دەچوومە پێشێ فەرموو کاگۆسمان لە جریانی پێشمەرگایەتی و لە ڕەوتی پێشمەرگایەتی شارەشی پێشمەرگایەتیدا هەمزەمان دیارە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەروەکو زۆر جار باز دەکرێت هێزیشی سیاسی نظامیە من لە میوانی بەرنامی پێشووترم جیاوازی ئەو ناوە وەکو سیاسی بەشی سیاسی و بەشی نظامی پرسیار کرد لە قسەکانی و بەڕێزەداوا دەرکەوت کە پێشمەرگەی کۆمەڵە لە ئەساسدا هەم سیاسیە هەم نظامیە یعنی هەم دەتوانێت مرەوەجی سیاسەتەکانی تەشکیلاتی کۆمەڵە بێت و هەم لە عین حاڵدا دەتوانێت شەڕکەر و پێشمەرگەیەکی بەورە و بەجەربەزە و لێهاتوو بێت کاگۆسمان لە مەسیری چالاکیەکانیدا لە پرۆسەیەکی مەدرسە وەکو بڵێن تەدریس لە مەدرسەی ئۆکتۆبر تەدریس دەکرێت و کاگۆسمان جەزبی ئەو مەدرسەیە دەبێت لەو خولەدا بەشداری دەکات پێم خۆشە ئەو خولەی کە لە بەبنیاوی مەدرسەی ئۆکتۆبر دەکراوە و ئەو کەسانی کە بەشدار دەبوون چێن وە چی فێر دەبوون لەو مەدرسەی مەدرسەی حیزبی ئۆکتۆبر مەدرسەیەک بوو کە بۆ کادرەکانی کۆمەڵە دادەنرا کە زۆرتر ئاساری کلاسیکی مارکسیزم و فەلسەفەی ماتریالیزم لێ دەکوتراوە بەرحاڵ من لەو مەدرسەی حیزبی ئۆکتۆبر زۆر لە کتێبی کلاسیکی مارکسیزم خوێندەوە زۆر لە ئاساری مارکسیزم خوێندەوە بۆ نمونە کاپیتاڵ یەکە لەو کتێبانە بوو کە لەوێ بە تەواوی هەر هەمووی جڵەکانی خوێندەوە هەموو بەشەکانی خوێندەوە و دواوە مەسەن یەکە لەو کتێبانی دیکە ئانتی دوورینگ بوو مەسەلەن فەلسەفەی ماتریالیزمی مارکس بوو سوزانم ئەم شتانە بوو زۆرتر کە زۆر کۆمەگی دەکرد ئەو دەمی کۆمەڵە بە پێی هەڵس و کەوت و بە پێەوەی کە هەروەک جەنابەت فەرمووت پێشمەرگەی کۆمەڵە تەنیا یان نیزامیکارێکە سیاسکارێکی سرف نەبوو هەم بە خەول نظامی بوو هەم سیاسی بوو دیارە لە زمینیەوەدا ینی هەم شەڕی لەگەڵ جمهوری ئیسلامی دەکرد لە زمینیەوەشدا لە نێو خەڵکی فەقیر و هەژاریشدا کۆمەڵە مبەلغێکی سیاسی بوو کە بتوانێت سیاستەکانی کۆمەڵە و ڕێبازی مارکسیزم ببوورە بە باشترین شێوە بێتە پێش لە نێو خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا
و دیارە ئەم مەدرسەی حزبی ئۆکتۆبر یعنی لەو جەهەتەدا بوو کۆمەکی دەکرد بۆەوەی کە کادرەکانی کۆمەڵا لەباری سیاسی و ئیدئۆلۆژیکەوە لەباری ناساندنی مارکسیزم بە تۆری واقعیەوە باشی کۆمەک بکە بتوانن وەختێ چوونەوە نێو کۆمەلگا یعنی بتوان قسەی زیاتر و شتی زیاتریان بێ بۆی کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ڕێبازەکانی خۆیان ڕۆشن بکەنەوە. زۆر باشە. کاک عوسمانجان لە وابزانام لە گوردانی سیوێکی بۆکان سازمان دەدرێت و هەر لەوێش لە درێژەی خەباتی پێشمەرگانتدا بەرپرسیارەتی وەردەگری ئەو بەرپرسیارەتی کە لە بەشی نظامی و سیاسیدا نازانێتی بەشێکیدا بەرپرسیارەتی بۆ دەکرێت باس بکەیت. بەڵام من یعنی تا ئەو دەورانی کە لە ناوچەی بۆکان بووم دیارە و دەورەهای مشەخص مەسئولی سیاسی دەستە بووم وە لە عینی حاڵدا دیارە مەسئولی بەڕێوەبەری حوزەی حیزبیش لەنێو هەرە و دەستانەدا یعنی زۆرتر بە ئۆدەی من بوو شتانە لەنێو دەستەی کە فعالیتم دەکرد دیارە لەبارەی نیزامیشەوە منەوە نەبوو کە یعنی هیچ وەزیفەیەک منەوە من لە شەڕیدا لەگەڵ هەم لەگەڵ دژی جمهوری ئیسلامی دووجار بریندار بووم لە شەڕ لەگەڵ حیزبی دموکراتدا بریندار بووم ینی ئەوە ینی لەنێو پێشمەرگەدا بەڵام من مەسئولی سیاسی دوایەوە لەگەڵ دەستەی سازماندەی منتەقەی بەخشی تەرەغەوانش فعالیتم کردووە ماوەیەک دواوە لە نێو لە واحدی شارەکاندا وەک واحدی مەخفی و ئەوانە فعالیتم کردووە ئێمە هەر بۆ ئەوەش کۆمەڵە و دەوران دەورەیەکی دانا بۆ کەسانێکە نێو بە قەول بەخشی ینی تشکیلە واحدی شارەکان فعالیتیان دەکرد دەورەیەکی مشەخصەوەی کە چۆن دەتوانن خوان لە نێو بە خەول شارەکاندا بشارنەوەوانە دەورەیەکیەوەشم دی بوو بەرحاڵ دووسێ دەورە من لەگەڵ واحدی شارەکان جا چ بە شێوەی 2 نەفەرە و 3 نەفەرە و دەستەی من بەڵێ لەگەڵ بووم مەسەن بۆ نمونە هەرە واحدەی کە لەکانی جێژنی متاسفانە زەربەی خوارد من لەگەڵ واحدە بووم کە 4 نەفەرمان ئێمە لەوێ دەرچوون کەەوەی ساڵ 65 بوو فەرموو. هاوڕێ باسی ئەوەت کرد کە لە جریانی شەڕەکاندا بریندار بووی چەند جار پێم خۆشە نازانم وەکو بیرەوەری خۆش یان ناخۆش لەو سەحنانەی کە تێیدا بریندار بووی لەو شەڕانە لە یاکانەی کە کراون و تێیدا بریندار بووی بۆ بێگومان حتمەن بیرەوەری تاڵ و شیرینیش دەتوانێت لەو سەحنانەدا بەدیێ بکرێەوە ئەوانە لە زێهندا حەق بوو بێتن چین ئەو بیرەوەریانە کە کاک عوسمان دەتوانێت لەو دەورانەیە لەو ڕووداوانەی کە تیاندا بریندار بووە باسی. بەڵێ وەڵام ینی دیارە من ئەوڵین جار کە ینی بریندار بووم لە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی بریندار بووم کە ئەویش کەمینێکمان دانا بینی لەگای لە نزیک جادەی سەقز بۆکان کە دەکەوتە بینی یعنی لە بینی سەرا و سەرچاوە ئەوەندەی کە لە بیرم بێت بەرحاڵ لەوێ ئێمە کەمینێکمان دانا بوو لە نزیک خاگریزەکە کە شت ببووین لەوێ کەمینمان دانا بوو جەماعەتێکی زۆر نیروی دەوڵەتی هاتنوانێ مەتەقەمان لێکردن زۆر نزیک بوو من بریندار بووم دوایە خاترەیەکەوە بیرم دێ لەو بریندار بوونەدا لە من تفەنگەکەم و پشتێنەکەم کرابەوە جا کوڕێکی ڕفیقێکی خۆمان هەبوو نێوی خاڵە بوو ئێستا لە ژیان ماوە هیوادارم هەر سەرحاڵ بێ دەیکوت هەمیشە دایم پێ دەکەنیم پێم وابوو تۆ سەرچۆپیر گرتووە ئەی جۆرێک بوو چون هەم پشتێنەکەم ڕاکێشا هەم چەکەم ڕاکێشا نەمتوانین بە چاکی بڕۆمەوانە دوایش دیارە تەبعەن وەختێک ینی دوای برینداربوون ئێمە تەنیا جێگایە کە هەمان بوو یعنی نە بیمارستان بوو نەچوزانم هیم بوو بەڵکو زۆرتر ماڵی خەڵکی فەقیر و هەژار بوو دیارە ئێمە وەختە لەوێ کە گەڕاینەوە چوونین هەر ماڵی و خەڵکی فەقیر و هەژارە زۆر زۆر بە گەرمی و کوڕی پێشوازیان لێکردین و لیباس و شتەکانیان بۆ شتین و بەرحاڵ ینی غەزای تایبەت بە کەسێک کە بریندار بۆ بۆیان ئامادەکردین و دیارە پزیشکارەکانی کۆمەڵەش کە دیارە هەر دەورەیەکی سەرەتاییاندی بوو بۆ پەڕی دڵسۆزی و لێ هاتوویەوە کاری زۆر گەورەتر لەوەی کە پزیشکارێکە دەورەیەکی شەشمانگەی دیوەنجامیدا بوو بۆ بە خەول پاسمانکردنی ئینەکان و ئەوە تەنیا خاتراتێک بوو کە بەرحاڵەت دەورەی برینداری من هەمە فەرموو.
زۆر ڕاستە ئەو برینانەی کە لە جەستەدا بۆ کات بریندار بووی توانیوێتی لە ژیانی تا ئێستادا ئاسەواری مابێت یا بە خۆشیەوە بەرتەرەف بوون و ینی جاری آخر کە جاری دووەم کە بریندار بووم لە شەر لەگەڵ حیزبی دموکرات بوو لە ئاوای باقلوجە بوو بەرحاڵ لەوێ سەرم بریندار ببوو ینی شانسی زیندووبوونم زۆر بە پێی قسەیەوە دەمی دکتۆر ئەحمەدی ئەزیزپور کە ینی پێویستە لێرەوە بڵم زۆر زەحمەتی واخان دەکێشا لەگەڵ هەموو بریندارەکان و بیرم دێ لە نێو یەکێ لە دیاتەکان بووینەوە کام بریندارەکان لێ خڕبوونەوە دانەدانم سم بۆ خۆی یەکدوجار هات نێوچوانی منی ماژە کردەوە نگەرانمە بۆ چاری بێ من ینی تقریبان دە دەرسەدیدا ناوە چاپمەوە دیارە لەو دەفعی چاپمەوە بەڵام دەفعی آخر من لە مەرزی ئێران و عێراق کرد لەگەڵ واحدێکی تشکیلاتی واحدێکی شار دەگەڕامەوە کە ساڵی 66 بوو لەوێ بریندار بووم لەوێ دەستم بەرحاڵ تقریبان دەستی چەپم دەتوان بڵم 70 فەلەج بوو ئێستاشەر تقریبان ئەو قامکانم هەر هینە ینی تو بە تەواوی شتنی هەنی ئێستاشەر نیوە فەلەجەوانەوە بەڵام خۆشبەختانە دەتوانم ینی هەرەوەتی کاتومە ئێرەکانەداش خەریکم کار و کاری ڕسمی دەکەم و ینی مشکلێکی وا لە باری کاری وەشتانەوە بۆ وجود نێناو دیارەکەما کاگەر هەوای سادە بەجستانان هەر دەستم دێشێت هێن دەبێ بەڵام تەحملی دەکەم بە هیوای تەندروستی هەرچی زیاتر کاگوسمانیان باسی شەڕی ئەو کاتی کۆمەڵە و حیزبی دموکرات کرد پێم خۆشەوە وەک پرسیار تەرا دەکەم بۆ یەکە وەکو ئەزموونێک چاوی لێ بگرێکە تێکرار نەبێتەوە ئەو کات شەڕی کۆمەڵە و حیزبی دموکرات چەندە تەأسیری بوو لەسەر سەرفی وزە و توانای ئەو جریانە یا ئەو هێزی پێشمەرگەیی کە دەبوو لەگەڵ دوژمن بەرەو ڕووبێتەوە بەڵام لە ناوخۆیدا لەگەڵ هێزێکی دیکەی خۆجیایی وەکو حیزبی دموکرات بەرەوڕوو بۆ ناچار بوو شەڕێکی پێ تەحمیل کرا بوو دەبوو لە خۆی دیفاع بکات ئەوە ئەگەر ئەزمونێکی تاڵ چاوی لێ بکەین تەوسیەت چییە وەکو نمونونەکانی ئەگەر باس پێ دوایە تەوسیەت چییە بۆی کە ئەو هەمچین ڕووداوێک لە داهاتوودا تێکرار نەبێتەوە بەڵێ ینی شەڕی حیزبی دموکراتی کۆمەڵە لە واقعدا بۆ کۆمەڵە شەڕێکی نەخوازراو بوو کۆمەڵە ینی لەو سەردەمەدا ینی ئەوجی قودرەت و نفوزی خۆی لە نێو جامعەدا خەریب و پەرە پێدا حیزبی دموکراتی ژەوەی زۆر باشی دەزانی بەڵام متاسفانە حیزبی دموکرات ینی بۆ چوون و تەفەکوری ئەو وەختەی هیوادارم ئێستا تەغییریان کردبێت هەڵگری ئەوە نەبوو کە بوونی ینی فرە حیزبی لە کوردستان تەحمل بکە و هەرەوە بووە هۆی ئەوەی کە بە شێوەهای مختلف دیارە ینی ئەو شەڕی کە لە ساڵی 1363 ڕسمەن لە هەموو کوردستان دەستی پێ کرد دیارە پێش ئەو شەڕش لە زۆر ناوچەکانی دیکەی کوردستان منتەقەی بوو بەڵام بە شێوەیەک چارەسەر کرا بوو بەڵام دیارە ئەو شەڕە شەڕێکی هەروەک ئەرزم کردی نەخوازرا بوو بۆ کۆمەڵە و بەسەریدا سپێنرا و کۆمەڵەش مەجبور بوو بۆ دفاع لە خۆی ئەو شەڕە ئیدامە بدا دیارە ناڵم کۆمەڵەش هیچ ئشکال و هیچ کەم و کوورێکی نەبوو بەڵام بەرخلافی ڕەوایەتێکی ئێستا دەڵێن گوایە ئەو شەڕە مەسەرەن ئەوە خەتای نادام فلان کەسە بوو فیسان کەسە بوو نێو کۆمەڵەدا ئەو شەڕیان هەڵایسانە خێوانە بوو دلیلەکەشی ئەوە بوو خەڵکی کرێکار و زەحمە کێشەرچی دەهات بە فعالیت و تێکوشانی کۆمەڵە زۆرتر ڕۆشن دەبوونەوە هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆرتر پەرەی دەسەن مەسەرەن هەر لە شماری کوردستانەوە تا جنوبی کوردستان کۆمەڵە هێزی خۆی تەخوێت دەکرد و کوردانەکانی هەمووی پێشمەرگی بە حەز زۆری تێدا بوو دیارە ینی مرکزی ئامۆژگارەکانی کۆمەڵە ینی هەمیشە پۆل خەڵکی فەقیر و هەژار دەهاتن بە سەفی پێشمەرگی کۆمەڵەت پێویست دەبوون و ئەوانش دەچوونە نێو گودانەکانی کۆمەڵە لە ناو فعالێتێکی زۆر وەسعتری دەکرد حیزبی دموکراتی ژەوەی دەزانی و دیارە نەخشی جمهوری ئیسلامیشی تێدا بوو هەر لەو سەردەمەدا حیزبی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی زۆر فریبکارانە لەگەڵ حیزبی دموکرات خەریب بوو ینی مزاکرە بکە یەکە لە شرایەتی جمهوری ئیسلامی بۆ مزاکرە لەگەڵ حیزبی دموکرات کە دەبێ ئێمە نازانین لەگەڵ چی قسە بکەین لە کوردستان بلاخەرە لەگەڵ ئێوە یا لەگەڵ کۆمەڵە ئێوە تەکلیفی خۆتان لەگەڵ کۆمەڵ ڕۆشن بکەنەوە تاوەکو ئێمە لەگەڵ ئێوە دانیشن و بەرحاڵ بە خاستەکانی ئەوە جۆ بدەین ینی متاسفانە ینی دەتوانم بڵم لە یەک کەلیمەدا شەڕی حیزب و کۆمەڵە
یعنی نەتیجەی سیاسەتی چەوتی حزبی دموکرات بوو و دیارم ینی شاید ئەگەر ئێستا کۆمەڵە مەسەن کۆمەڵەیەکی وەک ئەو سەردەمە دروست بێتەوە لە ناوچە فعالێت کە دیارە ویش تەجروبەی وەرگرپێت لە بازە تەبلیغاتێک کە زۆرتر تەحریگامیز بێتوانە مەسەرەن هیمکە مەسەن یەکێ لەو شتانە من پێم وایە کۆمەڵە مەسەرەن نەودەمی زۆر بە زەخوڕەخیرێک و حزبی دموکرات حزبی بورژوازیەوە مەش حزبی پرۆلتاریان من پێم وایە نا حزبی دموکرات حزبی بورژوازی بوو چون بورژوازیەکە بورژوازی بێ حزبێکی وەک حزبی دموکرات وەک نمایەندەی خۆی قبول ناکە و ئێمەش حزبی پرۆلتاریای واقعی نەبووین ینی دیارە بە پێی تەجروبیات و ئەوەی کە هێزێکی جوان ینی پرشور و ئینقلابی لە بەرابەر مەسەن هێزێک کە مانعی بۆ بە وجود دێنا دیارە دفاعی لە خۆی دەکرد و ئەو شەڕە متاسفانە ڕوویدا. زۆر ڕاست. کاک عوسمان جیاواز لەوەی کە لە دەورانی پێشمەرگایەتیدا کەسێکی لێ هاتوو بتوانایەوە مەراحلێکی پێشمەرگایەتی تێی دەکات بەرپرسیارەتی وەردەگرێت دوای ئەوەی کە مناتەقیش دەگیرێتەوە لەلایەن ڕژیمەوە ئەژغاڵ دەکرێت داگیر دەکرێەوە پێشمەرگە و هێزی پێشمەرگە و جێرانەکانی دیکەش بە تۆری کولی ناچار دەبن پاشەکشە بکەن و دەستنە دیوی ئەو دیوی سنوور لە باشووری کوردستانی عێراق. بەڵام لەوێش کاک عوسمان بازم هەر ئیدامە بە ژیانی خەباتی خۆی دەدات و لەوێش مجددەن بەرپرسیارەتایەکی جۆرا جۆر وەردەگرێت ئەو بەرپرسیارەتەن چ بوون ئەو ئەرکانەی کە بە کاک عوسمان سپێدراون لەو شرایطەدا کە ئوردوگانشینیەوە عەمەلەن لەو دیوی سنوورە و نیشتەجێ دەبێت هێزی پێشمەرگە کامانە بوون. من هەروەک ئەرزم کردی ساڵی بەهاری 66 کە قەرار بوو لەگەڵ واحدێکی شار بگەڕێنەوە بۆ مانتەقەی بۆکان لەسەر مەرز لە بینی ئێران و عێراق کەوتینە کەمینەوە من لەوێ بریندار بووم ئەو برینداری من بووە هۆی ئەوەی کە نزیکی ساڵێک زیاتر ینی لە پرۆسەی ئەوەی مەسەلەی بیمارستان و ئەمەل و دووجار لە بەغدا ئەمەل کرام ینی تقریبان ساڵێک ساڵ و نیوەکی توول کێشە دوای ئەوە هەر لەو سەردەمەدا دیارە کۆمەڵە و دەمی ئۆردوگاکانی لە مالومۆوانە بوو جمهوری ئیسلامی و منتەقە جۆرێک شەڕ ئێران و عێراقوانە جۆرێک بوو کە لەوێ کۆمەڵە نەیتوانی ئەو ئۆردوگانی خۆی لەوێ بێڵێتەوە و بەرحاڵ ئۆردوگاکانی جۆزاوە بۆ مناتقی دیکەی کوردستان و دیارە من لەو فاسرەیەدا کە هاتمەوە نێو هێزی پێشمەرگە کەماکان هەر هاتینەوە نێو یعنی ئەو وەختەوەر بوو کوردانی سویەکە لە کوردانی سویەک لەوێ هەر بوومەوە مەسئولی سیاسی دەستە لە نێو کوردانی سویەک تقریبا ینی هەر مەسئولی بەئێستا سیاسی دەستە و دوایەوە مەسەلەی حەوزە و ئەو شتانە تا تقریبا ساڵی 92 ئەوانە کە 90 ئیتر وابوو ئەو بەحسانی نێو کۆمەڵە کە دەستی پێ کرد و بەحسی کۆمونیستی کارگەری و دیارە متاسفانە کۆمەڵە بەشێکی زۆر لە هێزەکەی خۆی لەدەستدات ینی بە پێی ئەو بەحسە چەوتانی کە ئەودەمی مەسووری حکومەت دەست پێکردبووانە بەشێکی زۆر لە هێزەکان بەرەو تورکیەوانە ڕۆشن من لەو وەختەدا کە ئەو شرایەتە بوو لە ئۆردوگای دوو بوو کە بەرحاڵە دەمی ئەو جوزی ئۆردوگای مخالفینی کۆمونیستی کارگەری بوون و لەوێ بۆ ماوەیەک لە ئۆردوگای دوو مەسئولی پارێزگاری ینی بەرحاڵ مەسئولی ئەوەی کە حەفازە لە ئۆردوگا و شتانە بەوە دەم بوو کە وەک نووسینی نیگەهبان و نازانم ینی ئەوەی کە متمەین بە ئۆردوگا لەباری ئەمنیەتی ئەو شتانەوە هەین بێتەوە وەزیفەی بەرحاڵکاری پارێزگاری ئەو شتانە بوو دوایە کە دوای دەهات ئەوێ شەر هیم بوو دوایە منیاندا بۆ بە سلەیمانی کە لە مقەڕی ڕەوابط عمومیان پێدەکوت دیارە سلەیمانیەوە دەمێمە دوو مقەڕمان هەبوو یەکان مقەڕی ئاسۆز بوو کە مقەڕی بە خەول دیپلۆماسی کۆمەڵە بوو یەکیشیان مقەڕی ڕەوابطی عمومی بوو ئەو دەمی لە سلەیمانی تقریبا باتەوەجە بە هینی کۆمەڵە نزیکی سێ چوار مقەڕی دیکەش هەبوون کە وەختێ لێ بوو من مەسئولی ئەو کارە و مقەڕانی دیکەمان هەموو خڕکردەوە لە یەک مەقەڕ لە سلەیمانی و لەوێشیتر من مەسئولی ئەو مقەڕە بووم لە سلەیمانی دوایە لەوێش تقریبا ساڵێک ساڵ و نیوەک لە سلەیمانی مەسئولی ئەو مقەڕە بووم دوای گەڕامەوە ئۆردوگا لە ئۆردوگا بوومە مەسئولی تەسلیحاتی کۆمەڵە بۆ ماوەیەکیش مەسئولی تەسلیحاتی کۆمەڵە بووم میتر دوایە بوو بە ساڵی 91 وانە 92 چوون بۆ تورکیا. زۆر باش بەڵام پێم خۆش بوو سەبارەت بە ئەرچی بەرپرسیارەتی ڕەوابەت عمومی لە رابطە لەگەڵ ڕەوابەت عمومیدا پێم خۆشە جۆرێک
ڕۆشنگەری بکرێت کاری ڕەوابڵ عمومی ئەساسان ئەرکرد چی بوو چی دەکردووە بەرزتان لەوەکانە چیتان دەکرد چه ئەرشێکتان دەستکەوت کاکەری مۆستەردەم شرایەتێکی زۆر ناخۆش بوو زۆر سەخت بوو هەم لە بای ڕۆحی و هەم لە بای ڕەوانی و بۆ کەسانی کە لەوێ مابوونەوە لەلایەکەوە جمهوری ئیسلامی فشارێکی بەحە زۆری هێنابوو کە یعنی دایانزانی کۆمەڵە تاڕادەیەکی زۆر زەعیف بووە بیانەوێ زەربەیەکی زۆر لە کۆمەڵە بدەن بۆی کە نەتوانین لەسەر پێی خۆراوەستی خۆی بگرێتەوە و ئەوە لایەک بوو لایەک ینی خانەوادەیەکی بێحە زۆری پێشمەرگەکانی کۆمەڵە بەتابەت ئەوانەی کە ینی کوڕەکانیان سەرنیویی کوڕەکانیان ئاگادارنەوە بە پێەوەی جمهوری ئیسلامیش پروپاگەندێکی زۆری دەست پێ کرد بوو فشاری بۆ هەموو خانەوادەیەکی پێشمەرگە لێناکەوە کوڕەکانتان کەس نازانێت سەرنیویشتی بە شۆ دەگاوانە لەوێ بچین بێنەوە ینی تقریبا یەکێک لە مەسئولە هەرە گەورەکانی من ئەوە بوو ینی هەر ڕۆژێک ئێمە پۆل خانەوادی پێشمەرگە لە ناوە دەهاتن لەسەر سەرنوشتی کوڕەکانیان هینیان دەکرد یعنی پرسیاریان دەکرد دەبایە ئاگامانیان وایە دەبایە پێیان ڕابگەین دەبایە احترامیان بگرین مەسەرەن پەزیرایان لێ بکەین بۆی کە دڵنیایان بکەین کە کۆمەڵە دەمێنێتەوە دیارت شای زەعیف بوو بێ بەڵام ئیدامەی ڕێگای کوڕەکانی ئەوە هەرین بەتابەت دایک و باوکی ئەو هاوڕانی کە شەهید بوون لە کۆمەڵەدا یعنی دەهاتن لەوێ دایان کو سەرنوشتی ڕێگای کوڕەکانی ئێمە ئەو ڕێگایی کە کوڕەکانی ئێمە لە ڕێگایدا یا کوڕ و کچەکانی ئێمە لەو ڕێگادا شەهید بوونجانی خوان لە دەستداوە بلاخرە کۆمەڵە ئاواهێنی دەکاوانە ئێمە لەوێ بەهەرحاڵ خەریک بووین زۆرتر دڵنوایی ئەو خانەوادانەماندا و پەزیراییمان لێ دەکردن و بنەوە دڵگەرمیمان دانێت کە کۆمەڵە دەتوانێت دووبارە هەستێتەوە کە متاسفانە وا بوو لەلایەکی دیکەشەوە لەباری ئەمنیەتیشەوە جمهوری ئیسلامی ئەوەندەی کە لەبیرم بێجارێک لەبەر دەرگای مەقەڕی سلێمانی بۆمبێکی بۆ مەقەڕی ئەمەدانا بوو کە خۆشبەختانەوە شمان خونسا کردەوە و بەهەرحاڵ ئینی جمهوری ئیسلامی بەهدافەکەی خۆی نەگەروە ئەوامرێک کە ئەو کاریشی کردبووەشمان هەر دەستگیر کرد لە سلێمانی و بەهەرحاڵ نارمان بۆ یان کاری کولەن ڕاوەبت عمومی کاری بە خەول میوانداری و ئەو کەسانی کە دەهاتن بۆ لای کۆمەڵە ئەوڵین شوێنێکە بەتابەت لە شاری سلێمانی سەریان لێ دەردێنا مەقەڕی ڕاوەبتی عمومی کۆمەڵە بوو و دیارە ئێمە لەوێ تەسیری کارەکانی ئەوانەی کە داویستن بۆ دووگا ماشێ نوشتیوامان بۆ هیندەکردن دەچوون بۆ دووگا یا ئەوانێک کە کارهایەکی دیکان بوو هەڵماندا کارەکانیان بۆ جێبەجێ بکەین نزیکی 8-9 پێشمەرگە لێوە بووین کە هەم کاری نیگەهبانی و هینی مەقەڕەکە بە ئۆدەمان بوو هەم بەهەرحاڵ کاری پەزیرایی لە میوانەکانی کۆمەڵە زۆر باش لە پرسیاری پێشودا باسیەوەت کرد کە دواتر دەچی بۆ تورکیا پێم خۆشە هۆکاری ئەوەی کە تەسمیم دەگیرێ بچی بۆ تورکیەوە دواتر بۆ وڵاتی سێم کە ئێستا بەڕێستان لە کانەدا نیشتەجێن چی بوو و لە تورکیە چەندە مانەوە ئەوەندەی ئاگادار بم بەڕێستان لەوێش هەر واستان لە چالاکی و فعالیتی سیاسی نێناوە و لەوێ بەتەنگ گیر و گرفتی پەنابەرانەوە بوون و ڕێکخراوێکتان لەو پێناوەدا دروست کرد بە ناوی جامعەی سربەخۆی پەنابەران ئەگە هەڵە نەبوون ئەرچی ئەو جامعەیە چی بوو بەڵام سەرەتا پێم خۆشەکە هۆکاری چوونت بۆ تورکیەوە تەسمیمی و دەگری دەچی بۆ وڵاتانی دیکە چی من ینی ئەو دەمەی کە هەموو جەماعەت تقریبا بەرەو تورکیەوە ڕێکەوت بوون جۆرە شرایەتێک بۆ وجود هاتبوو کە عملاً ینی جریانی کۆمونیستی کارگەری بەپێی بەحسایە کە بۆ خۆیان کردبوویان ینی پیان وا بوو دوای شەڕ ئێران و عێراقی تر جێگایەک بۆ فعالیتی کۆمەڵە نەماوە تئۆریەکیان داڕشت تئۆریەکان لە ئەساسا غەڵەت بوو هەرحاڵ کۆمەڵە ینی هەمووی نیر و من لەو سەردەمەدا کتێبێک هەبوو دەمخێندەوە بە نێوی هەرس کتێبێکە کە دوو جڵدە نازەم جنابەت خوێن بێتەوە یان نا کتێبێکە کە لەسەر ئاژبتاڵی ساڵ دەورانی مەلا مستەفا ئەوانە قسە دەکا کە ئەو دەمی شرایەتی ئەو دەمی شۆڕش چۆن بووە و جەماعەتێکی زۆر کەم ویستویانە کە لەوێ بمێنەوە تەقیقەن من ینی لەو شرایەتدا کە هەموو ڕۆژێ دەستە پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەو تورکیە وەرە دەکەوتم من خەریکی خوێندنەوەی ئەو وەکێ لەو دەیلانە بۆ دەمە من لەوە دووگا مامەوە چم پێم وابوو ینی دەکرێت کۆمەڵە دووبارە خۆی بگرێتەوە و بەهەرحاڵ کار و فعالیتی خۆی بکا و
ئەو یەکی لەو دەیلانە بوو کەما بوومەوە دوایش کە ساڵینەوە دوو کە تەسمیم گرت بێن بۆ تورکیا یەکێک دلیلەوەی کە دەستم بەر هەڵبریندار بوو دوایش دەیلی دووەمیش ئەحساسم دەکرد کە کۆمەڵە وردەوە دەخەریکە خۆی گرتوێتەوە و بەرحاڵ فعالیت ئیدامەی هەیە ینی دوایش لەو سەردەمەشدا من هاوسەر گیریشم کرد لە سلێمانیە و تەسمیم گرت کە بێن بۆ تورکیا دوایش لە تورکیا لەوێ کە هاتم دیارە شرایەتی تورکیا شرایەتێکی تایبەت بوو دەمە تشکلێک لێ فعالیتی کاری بۆ پەناهەندە دەکرد بە نێوی شورای پەناهەندەکان کە شورای پەناهەندەکان زۆرتر لەژێر ینی ناوی شورادا کاری دەکرد بەڵام لە عالەمی واقعدا پرۆژەی کۆمونیستی کاریگەری بوو دیارە من ینی وەک شەخص پێم خۆش نەبوو کە لەژێر هینی ئەواندا کار بکەم بەڵام لە عینی حاڵدا معتەقد بۆ هەبووم کە پەناهەندە بۆ دفاع لە حەقۆ خۆی پێویستی بە تەشکلێکی مستەقلی خۆی هەیە ئەو دەمێمە لە تورکیا لەگەڵ جەماعەتێکی زۆر لە هەواداران و تێکۆشەرانی کۆمەڵە بۆ بەشێک هەتا لە پێشمەرکانی کۆمەڵەکە هەر لەوێژبوون لە فکرەوەمان کرد و هەتا لەگەڵ ئەحزابی دیکەوە کادرەکانی حزبی دموکرات و وارحاڵ بەشێک لە چریکەکانیش لەوێ تەسمیم ماگە کێمە بۆ خۆمان تەشکلێک دروست بکەین بە نێوی ینی تەشکلێکی کاملە مستەقل بێ بە دوور لە هەر ڕێنی ڕاوابتێکی حزبی و بەرحاڵ سیاسی بێت زۆرتر کاری پەناهەندگی و شتانە بکات دیارە ئیترەوە دەمە ئێمە لەوێت نێوەوە تەشکلەمە ناجامعی مستەقلی پەناهەندەکان و لەو هەرو جامعەیەش لەوێ منیا وەک مەسئولی ئەو تەشکلێ دیاری کرد و دیارە وەک یعنی جەماعەتێک نزیکی پێما 20 نەفەر عزوی هەبوو لە کۆبوونەوەیکی وەک مەسئولیدا من وەک مەسئولی ئەوینە دیاری کرام و و دیارە منەوە دەمە لەگەڵ تشکیلاتی کۆمەڵە بەتابە دیاری بەخێر کاک فەرادی شابانی ارتباطم هەبوو واقعانێنی بەخۆشیم کرد وەختی هاتبوو بێرە پارەکە و پێرارەکە بوو ئەنی هەموو شوێت تەماسی دەگرم و شوێ قسەمان دەکرد لەسەرەوەی کە بار هەڵکار وشتی وە چۆن دەچێتی پێشە و بیرم دێ ئەوان شەوێکی ئەمبەسەگیان لە سوئێت بۆ پشتیوانی لە پەناهەندەکانی تورکیا دانابوو پوڵێکیان بۆ لەو تشکل لەو هەمبەسەگە داخر کرد بۆ بۆی نادنێمە ینی لەگەڵ یەک دوو نەفەری دیکە شار بە شار لە تورکیا بەرحاڵ پوڵێکی زۆر ناچیزیش بوو بەڵام دەمازا و پەناهەندانی کە قبول نەبوونەوە پوڵەمان بەدەست دەگەیاند دوسێجار من بۆ خۆم لەگەڵ نمایندەی UN چوم لە ئانکارا بەرحاڵ لەسەر کەیسی یەکسری لە پەناهەندەکان بەرحاڵ مزاکرەمان کرد دواوە هەر لەو سەردەمەدا جەماعەتی پێشمەرگەی کۆمەڵە پێما 6 نەفەر بوون هاتبوون بۆ تورکیا ئەو دەمی سیاسەتێکیان دانابوو دایان کرد دەبێ ئەو پەناهەندانە ینی لە هەر شارێکەوە کە هاتوون دەبێت لێ خۆیان معرفیکە نەکبێن لە ئەنکارە معرفیکەن ئێمە بوو ئەوە حولێکی بێحە زۆر هەتا لەگەڵ یەکسری سازمان های بین المللی پەناهەندگی تەماسمان گرت پشتیوانی ئەوانمان جەلب کرد بۆی کە ئەو پێشمەرگانی کۆمەڵە نەنێرنەوە بۆ سەر مەرزی کە لێەوە هاتون کە چون دەمازانی لێوە حتمما دپۆرتیان دەکەن و دپۆرتیشیان بۆ ئێران دەکەنەوەوانە بەرحاڵ بە حولێکی زۆر توان موفق بووین کە ینی ڕزایەتی UN وەرگرین کە ئەوان بتوانن هەرە و پرۆسەی کە هەموو پەناهەندێکی تێکردبوو بیکە ئەوە تقریبا کارەکانی ئێمە بوو کە بەرحاڵ دەورانێکی زۆر خۆش بوو بیرم دێ هەرە و جامعەی پەناهەندەکان مەسەن ڕۆژی ژنان 8 مارچمان لێ گرت لە شارێک کە لێبووی نزیکی 150 پەناهەندە لێ شرکەتیان کردیانی بەرحاڵ نەخشێکی باشیە بوو ئومێدی دەدا بە پەناهەندە واقعان ینی ئەحتمالیان پێی هەبوو کە دیارە متاسفانە وەختێ من لێەوە هاتم بۆ ئێرە زۆر نەیتوانی زۆر بمێنێتەوە دوای ئەوە بەڵام شتێکی زۆر باش و زۆر مثبت ئەو تەشەکولە و چالاشی بەڕێست و ئەمسالی بەڕێستان چه تەئسیرێکی لەسەر بەرەو پێشچوونی پرۆسەی پەناهەندگی و پەنابەرەکان بوو و یا لەلایەن مەجمەعی نێودەوڵەتی و بەتایبەت UN چەندە لەگەڵ یا کۆنتاکدا بوو یا بە ئەعتیبار وەردەگیرە هەوڵەکانی و تەلاشەکانی توانی مؤثر بێت لەسەر پرۆسەی پەنابەرەکان لەسەر بەدە هەروەک ئەرزم کردی ینی وەختێکی UN لەوێت تۆ بەرەسمێت دەناسێ وەک تەشەکولی پەناهەندەکان ینی ملاقاتت بۆ داێنێ بەخەوە دەتوانی لەگەڵیان ینی میتینگ دابنی ینی ئەوەی بەرەسمەتیان ناسیوی و وەختێکیش بەرەسمەتیان ناسی تۆ وەختی دەچێت نێوی UNەوە دیارە شەو کەیسی زۆر زەرور لەگەڵ خۆت دەبێت لەسەر ئەو کەیسانە قسە دەکەی مەسەن من وەبیرم دێ ئەوەڵین جار کە چووم لەسەر کەیسی ئەو ڕفیقانی خۆمان قسەم کرد
یعنی ئەوە نەکرد بە خاتیەوەی پێشمەرگی کۆمەڵم چون هەموو پەناهندەوەی دەزانی گەر ئەو قانونە تەسبیت ببێت ینی ترەوە بۆ هەموو کەسە و مشکلەیە بۆچوو دێت و دەنێت شتێکی زۆر زۆر ینی محدودێکی زۆر زیاتر بۆ پەناهندە دێنێتە پێشەوەوانە ینی هەرەوە بوو مەسەرەن نەتیجەی ئەوڵی ملاقات ئەوە بوو کە یوێنەوەی قبول کرد کە ئەو کەسانە قبول کات مەسەرەن پەروەندەکان بکاتەوە گەڕ و پرۆسی مراحلی پەناهندگیان بۆ هەر لەوێ شت کاتەوەوانە ئەوە تقریبن شتێکی زۆر گەورە بوو هەم بەسەر حتا خودی پۆلیسی تورکێشدای مەسەپارمان چونەوان ینی سەدەسە لەسەرەوە شت بوون کە دەبێ ئێمە تقریبن بۆ 2 هەفتەوە قورانەمان شاردەوە لەوێ دوای دووسێ پەناهندی دیکەش بوون کە پەروەندەیان بەسرا بوو پەروەندەی دوودانیان دوای ملاقاتی ئێمە کردەوەوانە ینی زۆر شتێکی مثبت بوو جارێکی دیکەش بۆ بیرم دێ بۆیە چوومەوە بۆ یوێن لەبەرەوەی سێ-چوار پەناهندە قبول بووبوون بەڵام حقوقی پەناهندگیان نەدان یوێنەوە لەسەرەوەی چووم لەگەڵ کەسێکە بوو بەنێ ئایشێکڵ مەسئولی بە خەوەلهینی ماڵی یوێن بوو لە قسەم لەگەڵ کردووەوە حقوقی ئەوانیشیان بەرەسمێن ناسی وار حەڵ حقوقیان دانەوە ینی کولەن شتێکی مثبت بوو مێدبەخش بوو مەسان پەناهندە لەولاوە داهاتن مستەقیمەن داهاتن پەیوەندیان پێوە دەکردین مثلا بۆ بیرم دێ کەس هەبوو لە سنەوە مستەقیمەن هاتوویتر چۆن پیسبوویان مستەقیمەن هاتوو بۆ لای منەوە من هاتووم و تۆیەوە دەبێت لێرە کارێکم بۆ بکەن و فڵان و ئێمەش دیارەوەندی کە لە دەستمان داهات کارمە بۆ دەکردن این شتێکی مثبت بوو بێگومان وایە دواتر تۆ وەکو وڵاتی سیۆم لە کانەدا نیشتەجێ دەبی وە سەفەر دەکەی بۆ وڵاتی کانەدا بێگومان لە سەرەتای چوون بۆ هەر وڵاتێک و نیشتەجێ بوون کۆمەڵێک ئاستەنگ و گیر و گرفت لە پێشە بۆەوەی کە خۆت لەگەڵ جامعەیە تەطبیق بدەی و شرایەتی کاری خۆت جۆرێک ڕێکخەی کە بتوانی ئیدامەی ژیان بدەی لە وڵاتە بەڵام بەڕێستان ئەوەندی کە بزانم هەمزەمان لەگەڵ هەموو ئاستەنگانە لە کاری سیاسیشدا نەبراون پێم خۆشە وەکو دوایین پرسیار ئەو پرۆسەیە چۆن بۆ بەڕێستان تێی بووە تا ئێستا چەندە لە ژیانی خۆتان ڕازین چ لەباری سیاسی چ لەباری ژیانێکی ئاسایی وڵی کاکەرین دێرە وەختێک هاتیم بۆ کانەدا ژێرە ئێمە هەرە ڕفیقانی خۆمانم دێرە دیەوە و لێرە ئێمە کمیتەمان هەبوو کمیتەی کانەدا کە خەریک کار و فعالێت و ئەوە بووین من لێرە وەک عزوی کمیتەی کانەدا بووم کە ئەو دەوران من و حامید و یادی بەخێر ڕەحمان نەجات و ئەوانە کمیتە بووین لێرەش لە نێو جەریاناتی ینی چەپی ئێرانیدا هەر چ وەک کمیتەی کانەدای کۆمەڵە چ وەک فەردیش ئێمە نەخشێکی زۆر فعالمان هەبوو لە هەموو بەرنامەکان و لە هەموو پرۆگرام و بەرحاڵکە فعالێتێک لە دەستوردا هەبوو و لە نێو یەکسری کمیتەهای دیکەی اتحادی چەپ مەسەرەن کارگەرانی ئیران تەنها نیستن یا مەسەرەن کمیتە بۆ بەرگوزاری ئەوڵی ماهی مێ مەسەرەن کمیتە بۆ دفاع لە بارزاتی خەڵکی ئێران ینی لە ئەنوا قسام کمیتەی دیکەدا عزوی ئەم جریانەتی عزوی و کمیتانش بووم و تا ئێستا شەر کەماکان لەگەڵ یەکسری ئەفرادی سیاسی بەرحاڵ چەپی ئێرانی ارتباطم هەیە کورد و غێرە کورد و لەباری اجتماعیشەوە دیارە ینی ئەومانە وەختی هاتوونی ئێرە بە قەولی کارە دەڵێ دەبێت لە سفرەوە دەست پێ بکەی و دیارە خەریکی کاری ڕسمی نزیکی 22 ساڵە ڕسمەن کار دەکەم و کاری قانونی دەکەم بە هیوای تەمەندرێژی لە ساغی و سەرکەوتنی زیاتر لە هەموو بوارەکانی ژیانتدا زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا ماندوومان کردی من پرسیاریش تایبەتم نییە ئەگەر زۆر بە کورتی شتێک لە قەڵەم کەوتووە لە زێنی خۆتدا پێت وایە لازمە باسی پێی فەرموو ئەگینا بەیەکەوە ماڵاوای لە بینەران دەکەین زۆر سپاس بۆ زەحماتێک کە بەتایبەتەوە تقریبا 3-4 ڕۆژە مرتب هەموو زمینێ ئەو چاوپێکەوە دروست کرد زۆر مەمنونتە من ئەرزێکی دیکەم لە خزمەتتاندا نییە و ڕێز و سڵاوی تایبەتم بۆ هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەیە زۆر سپاس بۆ بەڕێزیتان شەویستان ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی هاوڕێ عوسمانی محەممەدی بەو هیوای کە جێگای سوود و سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە هیوای شادی و بەختەوەری بۆ هەموو لایەکان
زۆر سپاس کاک عوسمان گەورم. زۆر سپاس کاکەریمشان. Lamre